دوای 10 ساڵ و هەوڵدان و داواکاریەکی زۆر و بێباکێکی ناقۆڵای پارتی و یەکێتی، دوجار خانەنشینانی هەرێمی کوردستان بە یاسای یەکگرتووی خانەنشینی عێراق موچەی مانگی 7یان وەرگرت. بە پێی ئەم یاسایە موچەی تەواوی خانەنشینانی هەرێمی کوردستان زیاد دەبێت. بە پێی بە دوادەچوونەکانی پەیام بەشێک لە خانەنشینان موچەکانیان بۆ 2 هێندە زیاد بوو و بەشێکیشیان بڕێکی کەمی چووەتە سەر. بەڵام وەک خۆیان دەڵێن بەم هەنگاوە ئەم توێژەی موچەخۆران ئاهێکیان بە بەرداد دێتەوە. یاسای خانەنشینی یەکگرتوو ساڵی 2014 بە ژمارە 9 لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەرچووە. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم نزیکەی 10 ساڵە مافی خانەنشینان دەخۆن و ئامادە نین موچەکانیان وەکو خانەنشینانی عێراق لێ بکەن. تەنانەت سندوقی خانەنشینیش کە موڵکی خودی خانەنشینانە لەلایەن دەسەڵاتدارانەوە تاڵان کرا و هیچ چارە نووسێکی دیار نییە. گەرچی دادگای فیدراڵی لە تشرینی 2022 بڕیاریدا هەرێم یاساکە جێبەجێ بکات، بەڵام حکومەتەکەی پارتی وێکێتی خۆی لەم بڕیارەش دزیەوە. دەسەڵاتدارانی هەرێم لە چەند قۆناغێکدا ڕێگر بوون لە هاوتاکردنی موچەی خانەنشینان، ئەوانیش ماوەی 10 ساڵە یاساکە لە عێراق دەرچووە بەڵام لە هەرێم کاری پێناکرێت. ماوەی 2 ساڵە دادگای فیدراڵی بڕیاری داوە هەرێم یاساکە جێبەجێ بکات، بەڵام پابەندی بڕیارەکە نەبوون. پارتی وێکێتی ڕێگر بوون لەوەی یاساکەی عێراق بچێتە پەرلەمانی کوردستان و بگشتێنرێت. کابینەی نوێمی حکوومەت نەیتوانی جارێکی دیکە سندوقی تاڵانکراوی خانەنشینی دابمەزرێنێتەوە. زیادبوونی موچەی خانەنشینان و ڕێکبوونەوەی لیستەکانی موچە سەرەڕایەوەی دۆخی ژیانی موچەخۆران سەقامگیر دەکات، کاریگەری گەورەشی لەسەر بوژانەوەی بازاڕ هەیە. بەو مانای جگە لە موچەخۆران، کاسبکاران و خەڵکی ئاسایش لە هەر زیادکردنێکی موچە سوودمەندن. پارتی وێکێتی لە سەرەتای هاتنە سەر حکمیانەوە شەریعەتی شۆڕژگەڕی و پاساوی چەکداریان کردە هۆکار بۆ خۆسەپاندن و جێگیرکردنی پایەکانی حکومڕانیان. ئێستاش هەر پوشێکی دیکەیان دەست بکەوێت خۆیانی پێوە هەڵدەواسن و بە زمانێکی لێزانانە وەک کاڵایەکی گرانبەها گۆڕانکاریەکان بەدەستکەوت بە خەڵک دەفرۆشنەوە. هاوتاکردنی موچەی خانەنشینانی هەرێم بە هاوشێوەکانیان لە عێراق بڕیاری حکومەتی فیدراڵی، دادگای فیدراڵیە و پارەکەی لە بەغداوە دابین دەکرێت. گیرفانەکون و شەق و شەڕەکەی دەسەڵاتدارانی هەرێم هیچ کاریگەریەکیان لەسەر ئەم هەنگاوە نەبووە. سەرباری ئەوە بەنیازن ئەم هەنگاوە کە بە گوشاری بەغدا بە ئەنجام گەیشتووە بە منەت و دەستکەوت بە خانەنشینانی بفرۆشنەوە و وەکو بانگەشەی هەڵبژاردن بیخەنە خزمەتی حیزبەکانیانەوە.